ئەمڕۆ ئێمە لە دیوانی قایمقامەتی قەزای کەلار بە ئامادەبوونی بەڕێوەبەری چاودێری بازرگانی گەرمیان، ئاسایشی ئابووری، سەرۆکی لەژنە هاوبەشەکان و سەرۆکی لەژنەکانی تری ناو شار کۆبنەوەیەکمان ئەنجامدا. مەبەست لێ زیاتر بۆ ئەوەی بزانین قسە لەسەر ئەو گیرروگرفتانە بکەین کە چەند ڕۆژی ڕابردوو و تا ئێستاش بەردەوامی هەیە. هەست دەکەین شڵژانێک لە بازاڕە دروست بووە بۆ بەرزبردنەوەی نرخی هەندێک لە کاڵا و سومەکەکان و خۆراکان بە تایبەتی زەیت و ڕۆن و ئەوانەیە کە باسەکرێت. لەگەڵایانی پەیوەنددارە قسەمان کرد کە بازرگانە بەڕێزەکانی سنووری کەلار و گەرمیان ڕاستپێرین بۆ ئەوەی بزانین هۆکاری چییە و ئێمە لەژنەکانمان ڕاستپارت چاودێری مۆڵەکان و کۆگاکان بکەن. هەر کەسێک بەویستی خۆی بۆ بەرژەوەندی خۆی بۆ ئیستیغلالکردنی خەڵک و بازار بێت نرخی خواردن زیاد بکات. ئێمە بەپێی ئەو ڕێنمایانەی کە لە بەردەستمانەیە چاودێری بازرگانی ڕێگەی پێداوە لەگەڵ ئاسایشی ئابووری و لەگەڵ لەژنە هاوبەشەکانی قایمقامێتە بتوانین ڕێگری بکەین و سزای ئەو بازرگانانەی بدەین کە ئیستیغلالی بزرۆفەکەکەن. ئێمە لێرەوە بە خەڵکی خۆمان ڕاگەینین هیچ هۆکارێکی ئەوتۆ گەورە شک نابین لە پشت ئەوەی کە ئێستا ئەو شڵژانەی لە بازارە دروستیان کردو هەندێک خەڵک ئەوەی ئەبینین کە تا ئێستا ڕاستە شەڕی رووسیا و ئۆکرانیا ئەوە کراوەتە مبەڕەر لە هەندێک شوێن لێرە و لێوە باسەکرێت، بەڵام تاکو ئێستا کۆگاکانی ئێمە لە ناو شار و کۆگاکانی دەرەوە شار و مۆڵەکانیش هەر هەموو ئەوانەی مارکێتەکانیش هەر هەموو ئەوانە کەرەستەکانیان زۆرە پڕن کۆگاکان. شتێکی وا ڕووی نەداوە کە هەندێک خەڵکیش بەداخەوە هاوڵاتیانی خۆمان ڕویان کردوتە ناو بازار و زیاد لە پێویستی خۆیان شتەکانە ئەکڕن و ئەبێنەوە بۆ ماڵ و کۆمەکەکەن. ئەمە دیاردەیەکی خراپە. ئێمە لێرەوە بە ناوی هەموو لایەنە پەیوەنددارەکانەوە ئێمە لە قایمقامێتی قەزای کەلار و بە ئاگاداری ئیدارەی گەرمیان و سەرپرشتیاری ئیدارەی گەرمیان کە قسەی لەگەڵ کردوون ڕاستپاردوون کە ئێمە پەلە بکەین ئەنجامدانی ئەو کۆبوونەوەیە بە هەموو لایەکەوە مانەوە هەوڵە دێن ڕێگری لە ئیستیغلال بکەین، ڕێگریەکەین لەو بازرگانانەی کە ئیستیغلالی خەڵک بکەن و داواشان لێکەین ئەو ماوادانێک کە کڕاوە پێشتر. ئێمە چاودێری و متابعەی خۆمان لە ئەمڕۆ ئەنێرینە سەر کۆگاکان و ئەنێرینە سەر مارکێتەکان ئەوەی کە وەسڵەکانیان بەچی کڕاوە ئەبێ بەو نرخە بیفرۆشنەوە و ئەگەر هاتوو نرخەکان بەرز بوونەوە لەسەر ئاستێکی لە دەرەوەی مەتەنەن لە سنوورەکانەوە لە شوێنە کۆمپانیەکانەوە ئەو کاتە ئێمە قسەی ترمانە بێ بە هەمانگی دووبارە لەگەڵ لایەنی پەیوەنددار و چاودێری بازرگانیە دانیشتین و قسە ئەەکەین بۆ ئەوەی بتوانین ئەو کاتە گوێش لە مبەرەکان و قسەکانی بازرگانەکانی شەگرین. بەڵام ئەوەی کە ئێستا هەستی پێکەین شتێکی تازە ناتێتە ئاراوە. کۆگاکان وەکو خۆیانن، بەڵام بەشێک لە بازرگانەکان بەداخەوە بەشێک لە ئەوانە دێن ئیستیغلالی ئەویانە کردووە و نرخیان بەرزۆ کردووە. بە هەموو شێوەیەک ئێمە لای خۆمانەوە ڕێگە نادێن بە بەرزکردنەوەی نرخی هیچ کاڵا و شتومەکە خواردنێک لە بازارە و ڕێگری لێکەین و پێی یاسا تەعامل لەگەڵ ئەوانەکەین کە ئیستیغلالی بازاڕەکەن.